ئومێد دایک و دوو خوشکی لە بەردومانی فڕۆکەکانی بەعەس شەهید دەبن. ناپاڵمێک دەکەوێتە ماڵەکەیانەوە، بەڵام ساڵ لە دوای ساڵ نیگەرانیەکانیان دژی ئاور لێنەدانەوەیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیاتر دەبێت. من لەو ڕۆژەیە دایکم و خوشەکانم لەدەستا کە ئازیزترین کەسم بوو لەدەستەما و لەو ڕۆژەوە تا ئێستا من بە تەنیایی و بە چێوێک لە خەم لە ناخمدا هەیە لە وەرەوەی ئێمە لەو ڕۆژەیە ئەوەی هەمان بوو نەمان بوو سەر و ماڵمان بەخشیە کوردستان، بەڵام بەداخەوە ئێستا ئێمە هەر چۆن شەهیدەکانمان بە بێنازی سەریان نایەوە لە پێناوی کوردستانە، ئێستاش لە دوای ئازادیە و یادەکانیش هەر بێناز دەکرێنەوە. بەداخەوە ئێمە وەکو کەسوکاری شەهیدان نیگەرانین لەو یادکردنەوەی کە کاڵ و کرد دەڕوا و احتیمامی تەواوی پێ نادرێت. تەمە ناکەم بە دایکم شادمە لە بەهەشتا، ئیتر ئەوە گەورەترین شتە بۆ من، چون داواکاریەکانمان 40 ساڵە داواکارن لە 34 ساڵی چیمیا بارانەکەش کە من لە هەردوو کارە سادەکە بریندارم و تا ئێستا هاوێکی برینداریم نییە. پاش 48 ساڵ هێشتا حکوومەت قەرەبووی کەسوکاری شەهیدان و بریندارانی ڕووداوەکەی نەکردوێتەوە، بۆیە ساڵانە لە شێواز زیادکردنەوەکان نیگەران و کەسوکاری شەهیدان و قوربانیان بایکۆتی مەراسیمەکان دەکەن کە بە دانانی تاجە گوڵینەیەک یادەکە بەڕێ دەکرێت. بالەوە زیاتر کەسوکاری شەهیدان گلێ و گازندەکانیان نەکاتەوە ئاستی کە ناڕەزایی بە شێوازێکی کە دەربڕن. بە سوپاسەوە ئەوەی هەبووە تا ئێستا گلێ و گازندەی کەسوکاری شەهید کە مافی خۆیانە کە داواکاریەکانیان ڕەوایە کە پشتگیری لە داواکاریەکانیانەکەین، بەڵام بە شێوازێک بووە تا ئێستا لە چوارچێوەی یاسا بووە و گلێ و گازندەکانیان حەقن ئەکرێت تا ئێستا هەنێکیان وەکو پێویست خزمەت نەکرابێ. ئەو ڕۆژێک کە بردومانەکە کرا خەڵکەکە لە دوکان و بازار و ماڵی خۆی دانیشتە بوو کە ئەو حاڵەتە دروست بوو، ئاسمان بەجارێکە پڕبوو لە دووکەڵ، هاواری خەڵک شاری هەڵەبجێ گرتەوە، کەسنی ئەدانی بە چ لایەکدا بڕوات. لە بەردومانکردنی هەڵەبجە لە 26/4/1974 بە ناپاڵم زیاتر لە 50 وڵاتی مەدەنی شەهید و 100 وڵاتی دیکەش بریندار دەبن. هەڵەبجە و شارە شەهیدەیە کە بەردەوام لەلایەن ڕژێمی بەحسەوە کراوەتە ئامانجوڵی داوە شارەکە بسڕێتەوە. دوا بە دوایە گێرشی ئاسمانی و بەردومانی هەڵەبجەی کردووە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.